علمەکەی تر پۆلە علمەکەی تر بریتە لە زانستیەکانی هۆ يعني وسائل أما وسائلانش كخواي قرباتي كردون فنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق كوابو لك كومالك نشانه وبلغيترهن كومالك علمهن كان يبصر آفاق وأنفسه تو مهمة هرجورة تطورك داروين باسيك أبيزاني أوي داروين لقلوي فرويد باسي جنسك شارزاي ببي باش شارزاي هر يكلم نظرياني كفر ببي ئیشێکی باشەکەی بەڵام دوایەوەی کە تۆ شارەزای زانستەکانی مەبەست بووی ئەمانە سەرت لێ ناشێوێنن ئەو کاتەکە بڵێ مارکس بڵێ ژیان هەمووی دەبەڕێکڕاچوونێکی چینایەتیە و ئەم دەبەڕێکڕاچوونێکە لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتی شاهەیە هەر هەمان دەبەڕێکڕاچوونە کە لە فیزیکی و کیمیکی هەموو گەردوونە هەیە ئەمە بە هەڵە خوێندنەوەیە هەروەکو هێگڵ کە لە عەقڵەکەی خۆیان هەڵەداچێ یانێکێکی تر وەکو داروین ما ئەزانێ هەمووی شەڕەشۆقی دارستانە یانێکێکی تر کە غەربیەکی تر وا ئەزانێ علاقەمان لەگەڵ ئەم گردوونە علاقەیەکی زۆران بازیە بۆیە لە ئینجیلەکەشیە وا تەسەورەکە کەەوە ڕاستە سەیدنا یعقوب زۆرانی لەگەڵ خوای گەورە گرت نەعوذ بالله شارەزابوون لەمانە یانی شارەزابوون لە کۆمەڵێک مەدرسەی فکری و تەربەوی تۆ لە زانستیەکانی مەبەست کۆمەڵە مەدارسێ ئەبێ فێر ببی تۆ بزانی مەدرسەی ئەهلی سونەت و جەماعەت چییە و وەکو سەلەف فەرقیان لەگەڵ ئەشعەری و ماتوریدی و معتەزیلە چییە ئەمانە ئەهلی سونەت و جەماعەتن بەڵام اختلافیشان لە ناو خۆیانە هەیە بە مەجموعی ئەهلی سونەت و جەماعەتیان پێوت بەڵام لە هەمان کاتە ئەم پێناسەی ئەهلی سونەت و جەماعەتەش لەسەر خەتی سەلەف حەسەبترە کە دێ سەر ئەوانی تر مەدارسی تر و ئەفکاری تر و ئەوانی تر بێ ئەوانی شارەزا ببیتەوە لێ ئەمە بەستۆ لە علوم الغایاتەکەیە فێر بیتەوە لەو پۆلە عیلمەیە کە پێمان وتمان زانستیەکانی مەبەست لە پۆلەکەی ترەیە ئەنواع و ئەشکال مەدارسی ترە